هیچ حاڵەتی هەبوو کە بۆ منە مار پێوەی یابێتی یاخود شتێ لەو شێوەیە؟ بەڵێ من مار پێوەی داوە ماری بێژەهر کە پێمەوەدا احتیادی هیچ کێشەیەکم نییە و ئاوا خوێنەکە سڕمەوە تاوە بەس کە ماری ژەهرایی پێمەوەدا سەردانی پزیشکە بە ڕێزەکانم کردووە و چارەسەرم وەرگرتووە. هیچ حاڵەتێکە بەسەرهاتوو کە ژیانەکەت بێتە مەترسیەوە؟ وەڵاهی هەرە و جارێک کە مارەکە پێوەیدا مارێکی خەتەر بوو هەر ئەم کوڵەکوێرەکان بوو ژەهرەکەی بەمانای کەلیمە ژەهرێکی خەست و چاک بوو ئیتر ئەرەوەڵا بەزەوە بوو سپاس بۆخوا زوو چارەسەرم وەرگرت ئەنجینا ژیانم تەبعاً کەوتە مەترسیەوە بە ئیسعاف بردیانم بۆ سلێمانی بە سپاس بۆخوا دەستیان خۆش بێ بارودۆخم جێگیر بوو یەکسەر. واتە دەرزەکە لێرە نەبوو؟ نا دەرزەکە لە دوکان هەر ئەو شەوە حاڵەتێکی تری مارپێوەدان هەبوو دەرزەکەیان سەرف کرد بوو بۆیە ژەڵێم خەڵک کە مارپێوەیەدا بە زۆر نەشڵەژێ نەوەک مارێکی بێژەهر پێوەی دابێت و دەرزەکەی لێ خەسار کرێت چونکە لە هەموو شوێنەکانە لە هەموو خەستەخانەکانە ڕێژەیەکی دیاریکراوە ئەو دەرزێت ژەهرەیان بۆ ئەنێردرێ پێویستە کە خەڵک کە مارپێوەیدا تۆزە لەسەر خۆی بێ یعنی با نەترسێ خۆ قابل لە مارپێوەیدای خۆچێ خۆ یعنی پێویست ناکات زۆر بترسی نەترسان زۆر گرینگە تەنانەگە مارێکی زۆر کوشندەش پێێتەوەدا بەس نەشڵەژەی یعنی زۆر بارودۆخت تێک ناچێت چکە کە زۆر ئەشڵژەی خوێن زیاتر هاتوچووەکە ژەهرەکە زیاتر بڵاوە بێتەوە کاریگەری زۆر زیاترە بێ لەسەر.